نازەکەم نازانی لەو جێگای منەوە چەندە جوانی خۆشم داوەی بە خۆشت دازانی ئەوەندەی کە هیچ کەسێک نەیتوانی منطقم بڕواتە تۆ قسە بکە من هۆشم لاتە عاشق مۆمەی وەی لەو کارە ساتە عەزیزم هەزاران مەرحەباتە دوعاکەن هەموو تا زوو بێتەوە وشەی گوڵەکەمی زۆر لێ دێتەوە گۆڵ ناگا بە تۆزی بن پێتەوە تا دەتبینێ زوو بە خۆیدا دەشکێتەوە دوعاکەن هەموو تا زوو بێتەوە وشەی گوڵەکەمی زۆر لێ دێتەوە گۆڵ ناگا بە تۆزی بن پێتەوە تا دەتبینێ زوو بە خۆیدا دەشکێتەوە چی خۆشتر لە دەنگت دایم تۆ لە بنجۆم بە لەو دنیا بێڕوحمەدا تەنیا تۆی خۆم بە ئەمن و تۆ پێکەوە بین وەرە و عیشقی کۆم بە تەقینەوە دڵە چیەوە بە خۆی بۆم بە دوعاکەنەمە کە زوو بێتەوە وشەی گوڵەکەمی زۆر لێ دێتەوە گوڵ ناگا بە تۆزی بن پێتەوە تا دەتبینێ زوو بە خۆیدا دەشکێتەوە